لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لوانەی 350 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولو أنا كتبنا عليهم أن اقتلوا أنفسكم أو اخرجوا من دياركم ما فعلوه إلا قليل منهم ولو أنهم فعلوا ما يوعظون به لكان خيرا لهم وأشد تثبيتا. بەڵێ خۆشەویستان، هەر لە دوایە ئاتانێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باسی لە کەسانێکی منافق و دووڕوو کرد کاتێکەوە ئامادەنین ملکەز بن لە بۆ حکمی خوا سوبحانەهو وتەعالە و حکمی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم، بەڵکو دەیانەوێت حکم بژێڕنەوە لۆ لای تاغوت. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە کۆتە ئاەتی ئەو مەجموعەیدا فەرمووی: فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. كواتە بەڕاستی نیشانەی ئیمان ئەوەیە کەوا ڕازی بی واتە هەموو حکمێک بجێڕتەوە لۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و بە ظاهر و باتین تەسلیمی ئەو حکمە بی و لە هیچ شتێش لە ناودڵی نەبی بەرامبەر بەو حکمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمی ئەوەی کەوا لە حکمی خوا سوبحانەهو وتەعالە و لە حکمی پێغەمبەردا هەیە صلی الله عليه وسلم، لەو شەریعەتەی کەوا خوای گەورە ڕەوانەی کردیە لە قورئان و لە سوننە، شتێکی وای تێدا نییە کەوا زەرەری ئەوانی تێدا بی و هەروە شتێکی واش نییە لە تااقەتی ئەوان لە سەروتر بی و لە تااقەتی ئەواندا نەبی. ئەوجا دەفەرمی ئەگەر بێت و ئێمە لەسەرمان بنووسیبان ولو أنا كتبنا عليهم، ئەگەر لەسەر ئەوانمان بنووسیبە أن اقتلوا أنفسكم خۆتان بکوژن أو اخرجوا من دياركم یانەوەتا لە ماڵەکانی خۆتان وەرنە دەرێ و بەجی بێڵن ما فعلوه إلا قليل منهم، ئەوە کەمێکیان نەبی ئامادە نەبوون جێبەجێ بکەن. ولو أنهم فعلوا ما يوعظون به، خۆ ئەگەر بێت و ئەوان ئەو ئەوامرانەی کەوا لە قورئان و لە سوننەدا هەتێ کە پێی مەوعیظە دەکرێن و ئامۆژگاری دەکرێن، ئەگەر ئەو کارانە ئەنجام بدەن لەکانە خەیڕەن لەهم، لە بۆوان زۆر باشتر بوو و ئەشەدە تەثبیتا، دەبوومای ئەوەی کەوا زیاتر خۆڕاگر بن لەسەر ئەو ئیمان و هیدایەتە. بەڵێ ئیتر ولو أنا كتبنا عليهم، كتبنا بمعنای ئەوەی کەوا فەرەضنا عليهم، ئەگەر لەسەرمان فەرز کردبان لەبەرەوەی وەکو لە چەندین جێگایەک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو عیبارەتە بەکاردێنی كتب عليكم الصيام كتب عليكم القتال إلى آخره، کەواتە كتب یاخود کەتەبە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە معنای فەرمان و فەرزکردن دێ، کەواتە خوای گەورە لەسەرتانی نووسیتەوە. ئەگەر لەسەر ئەوانمان بنووسیباوە، ئەگەر لەسەر ئەوان فەرزمان بکردبە، کەوا باز لە باسی کەسانێکی منافقە. ولو كتبنا عليهم، ئەگەر لەسەرمان بنووسیبانەوە، لەسەرمان فەرز کردبان أن اقتلوا أنفسكم، هەندێک لە زانان دەفەرمێن أن اقتلوا أنفسكم وەکو ئەو عقوبەی کەوا لە بۆ گۆلک پەرستەکانی بەنی ئیسرائیل هات کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە لەسەر زمانی موسا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمانی پێکردن أن اقتلوا أنفسكم، خۆتان بکوژن، واتە یەکتری بکوژن، یان ئەوانەی کەوا گۆلشیان نەپەرست بوو ئەو کەسانە بکوژن کەوا گۆلشیان پەرست بوو. بە هەر حاڵ هەندێک لە زانان ئەو های لێکدەن و أن اقتلوا أنفسكم لێرەش بەمانای ئەوەی کەوا یەکتری بکوژن، بەڵام زۆربەی زانانیش دەفەرمون هەر بە ظاهیر لەفزەکەی أن اقتلوا أنفسكم، واتە لەسەر ئەوان ئەگەر فەرزمان بکردبە خۆتان بکوژن لە پێناوی خوا سوبحانەهو وتەعالە، أو اخرجوا من دياركم، ماڵ و حاڵی خۆتان بەجی بێنن بڕۆن لەو جێگایەکی غەریبی لە پێناوی خوا سوبحانەهو وتەعالە. ئەگەر ئەوەمان فەرمان بکردبا لەسەریان، طبعا لێرەدا وەکو هەندێک لە زانان ئەوهاشیان لێکدایتەوە بۆی کەوا جیهاد بکەن، کەوا مەظەنەی کوژرانە لە پێناوی خوا، واروها هیجرەت بکەن کەوا ماڵی خۆتان بەجی بێنن لە پێناوی خوا. دیارە وەکو گوتمان ئەوەی کەوا ظاهری لەفزەکەیە زیاتر
بەو شێوازێکەوە یەکەم جار لێکمان داوە چونکە مەسەلەی هیجرەت و جیهاد لە پێناوی خوا سبحانه وتعالى فعلا فەرز کرا لەسەر ئیمانداران لەو حاڵەتانەی وەکو معلومە لە کتوبی شەرعی کە باس کرا کەنجین جیهاد و هەروە کەنجین هیجرەت فەرز دەکرێت لەسەر ئیمانداران ئیتر بەڵام لێردا باس لە شتێک دەکات کەوا فەرز نەکرایە کەواتە ئەوەی کەوا لێردا مەقسوودە والله أعلم وەکو زۆربەی مفەسیرین و هەلێک دەن بە ظاهری لەفزەکەی ئەگەر لەسەر ئەوان بمان نووسیبا لەسەرمان فەرز کردنەوە خۆتان بکوژن لە پێناوی خوا ئیتر خوا خوایە سبحانه وتعالى لە بۆی هەیە شت فەرز کە لەسەر بەندەکان بەڵام نەیکردیە ئەگەر لەسەرمان فەرز کردمان کە خۆتان بکوژن لە پێناوی خوا لە ماڵەکانی خۆتان دەربچن لە پێناوی خوا ماڵ و حاڵی خۆتان بەجێ بێڵن ما فعلوه إلا قليل منهم براستي كميتشان نبي بعام منافقة كان أو شتانان أنزام نددا ما فعلوه إلا قليل منهم كواتا أوي كوا لسر منافقة كان فرس كرا هر أوش لسر إيمان داران فرس كرا كواتا شتيش تايبت خواي يقول لسر منافقة كان تايبت نكر ديبوي مشقتي تدابي نا منافقش بحكم كوا لريز إيمان دارانا هر مخاطبة بو تكاليفانك ولا إيمان داران كرا أو تكليفانك ولا إيمان دارانش كرا كوا لقدر طاقته لا يكلف الله نفسا إلا وسعها واتهموا تكليفاتنا لقدر وسعة إنسانك أخوي جور سبحانه وتعالى لسري فرس كرديا إتر أخوي جور دفرمي أجر أو ما لسر فرس كردان بالتأكيد زور بان عندك إلى كمش يا النبي إتر أوي كوا لسري فرس كرا وكو باقي إيمان داراني ديكا ولو أنهم فعلوا ما يوعظون به ئەگەر ئەو شتانە ئەنجام بدەن کە پێی ئامۆژگاری دەکرێن کەواتە فەرمانەکانی خوا سبحانه وتعالى و فەرمانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم موعظەنە لەبەرەوە کە دەفەرمین ما يوعظون به موعظە واتە فەرمانێک کەوا تەرغیب و تەرهیبی تێدابی واتە وەکو ئامۆژگاریە کەوا دەفەرمی ئەگەر وات کرد ئەوە پاداش دەکەیتی ئەگەر فڵانشتی خراپت کرد ئەوە سزایەکەیتی کەواتە ترساندن و مژدە پێدانی تێدایە تاوەکو بتە هاندەرێک لەبۆی کەوا جێبەجێ بکەن ئیتر هەمووش لە مەسلحەتی بەندەکانە ئەگەر بێت و ئەو شتانی کەوا فەرمانیان پێکرایە وەکو مەوعیدە و ئامۆژگاری لە قورئان و سونە جێبەجێیان بکردبا لەکانە خەیڕەن لەهم باشتر بوو لە بۆ ئەوان لەبەرەوەی بەڕاستی جێبەجێکردنی فەرمانی خوا سبحانه وتعالى فەرمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بالتأكيد مصلحة دنيا وقيامتي تدا كواتە لەکانە خەیر لەهم لە دنیا و لە قیامەت باشتر بلە بۆیان وأشد تثبيتا ودەبووە مایەوەی زیاتر ثەباتیان هەبی لەسەر ئەو دینە و لەسەر ئەو ڕاستە ڕێگایە ئەجەلەوەی وەکو زانان دەفەرمون بەعام وەکو هەرچەندە لە ئاەتەکە باس لە منافقین دەکە بەڵام حکمێکی عامیشی لێ وەردەگیرێ ئەوش ئەوەیە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا سبحانه وتعالى دەبیتە مایەی ئەوەی کەوا چاکەی دنیا و قیامەت لە بۆ دابین بی و دەبیتە مایەی کەوا زیاتر ثەبات و خۆڕاگری هەبی لەسەر ئەو دینە و ئەشەدە تەثبیتە کەواتە جێبەجێکردنی فەرمانەکان دەبیتە مایەی زیاتر جێگیربوون لەسەر ئەو دینە و دامەزراویت لەسەر ئەو دینە خوای گەورە هەموو لایەکمان دامەزراو بکە وإذا لآتيناهم من لدنا أجرا عظيما ولهديناهم صراطا مستقيما وكاتيشكا وأجر أوان بابند بان بواني بو فرمانانك والقرآن ولا سنة هاتي وكو موعظة وآموشقاري أجر بي بابند بان لبوان تاك تربو لدنيا وقيامة زيادة دامزراو دبون لو حارتش كسيكوا دامەزراو بی بە دینی لەسەر دینی خوا بە ئەنجام دانی فەرمانەکانی لە نەتیجەدا وئیدەن لە نەتیجەدا لە ئاتەیناهم من لەدونا ئەجڕەن عەظیمە ئەوە لەلایەن خۆمانەوە لەلایەن ئێمەوە ئەجر و پاداشتێکی یەکجار گەورەیان پێ دەبەخشین تەماشای ئەو ئەجر و پاداشتە بەچی گەورە بەچی دیارکەوە گەورەیە دەفەرمی لە ئاتەیناهم پێیان دەبەخشین من لەدونا لەلای خۆمانەوە چێوا دەفەرمی رب العالمين أو خوايك وخدايتي أو بري كريم سخية سبحانه وتعالى أو بري سخاوته كاتك فيلم للاين خومان كتنسيب سر خوادكري أو بلغير سر قوري أزل باداشتكا لا أتيناهم من لدنا أجرا أجريتي عظيما يتر خواي عظيم دفرمي أجريتي عظيم يان بيدا بخشمو دبيت سأزل باداشتك بي كاتب براستي ئەگەر کەسێک وابکە ئەوات معاملەکردن لەگەڵ خوا سبحانه وتعالى لە نەتیجەدا
ئەجر و پاداشتێکی یەکجار گەورەی پێ بەدەست دێ لێ معاملەکردن لەگەڵ خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە هیچ شێوەیەک زەرەری تێدا نییە بەڵکو ئەو پەڕی قازانجە لە دنیا و لە قیامەت وەلەهەدەیناهم صراطا مستەقیما و هەروەها کاتێکەوە ئەوان پابەند بان بە جێبەجێکردنی فەرمانەکان لە قورئان و لە سونە و کەوەکو مەوعیزە هاتیە دەبوو مای ئەوەی خۆڕاگری و ثەباتیان زیاتر دەبوو دامەزراوتر دەبوون واروها مەزمونتر دەبوو لە بۆ ئەوەی کەوە ئەو ئەجر پاداشتە گەورەی خوای گەورە بەدەست بینن واروها دەبوو مای ئەوەی وەلەهەدەیناهم صراطا مستەقیما و هەروها هیدایەتمان دەدان لە بۆ سیراتەکی مستەقیم کەوە هەر ئیسلامەتیەکە ئەو سیراتەیەکەوە کە بە بەردەوامبوون لەسەری لە دنیادا بەختەوەر دەبی لە قیامەتیشدا لەسەر پردی سیرات پێدەپەڕێەوە بەرەو بەهەشتی پان و بەرین بەرەو ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالا کەوە هەر یەک سیراتی مستەقیمیش هەیە ئەو سیراتەیە وەکو خوای گەورە سوورەتی الئەنعام دەفەرمێ ئەنە هذا سیراطی مستەقیمە ئەوە ڕێگای منەکەوە تەنها ئەو ڕێگایەکەوە ڕێگایەکی ڕاستە ڕێیە پەناوپێچی تێدا نییە ڕاستە ڕێیە لە سەرەتادا کۆتاییەکەی دیارە لەبەر ڕاستەڕێ ئەوها یەک لە سفەتەکان ڕاستەڕێ ئەوەیە کاتێککە پەناوپێچ تێدا نییە مفاجئاتی تێدا نیە بەڵکو نهایەتەکەی دیارە ئەگەر ڕاستەڕێکەت گرتە بەر نهایەتەکەی دیارە کە باشتی پان و بەرینە خوای گەورە پێمان بەخشە ئەوجا لەو هیدایەتە کە دەفەن وەلهەدەیناهم دیارە هیدایەی هەردوو نەوعە هیدایەتە وەکو معلومە کەوا دوو نەوعە هیدایەتەیە لەلایەن خوای گەورە هیدایەی ئیرشاد و تەوفیق هیدایەی ئیرشاد و دەلالە واروها هیدایەی تەوفیق کەواتە خوای گەورە دەفەرمی هیدایەتماندان بە ڕێنمونیکردن و بە ڕێنیشاندان کەوا ئەوە هیدایەتی یەکەمە و هەروەها هیدایەتماندان بە هیدایەتی تەوفیق بۆی کەوا سەرکەوتومان دەکردن یارمەتیمان دەدان دامەزراو بن لەسەر ئەو ڕێگا ڕاستی کەواتەوە هەمووی بەرووبوومی چییە وەلەو ئەنەهم فەعەلوو ما یوعەظوونە به کەواتە بەڕاستی ئەگەر کەسێک فەرمانەکانی خوا سوبحانەهو وتەعالا جێبەجێ بکات لە قورئان و لە سونە ئەگەر منافقیش بی لە نەتیجەدا خوای گەورە دەفەرمیتن ئەوا دەبیتەمایی خێر لە بۆی لە دنیا و لە قیامەت دەبیتەمایی خۆڕاگری لەسەر ئەو دینە و دامەزراوی لەسەر ئەو دینە دەبیتەمایی بەدەستهێنانی ئەو ئەجر و پاداشتە گەورەیە دەبیتەمایی هیدایەتی خوا مسۆگەرکردنی هیدایەتی خوا سوبحانەهو وتەعالا بە هیدایەتی هەر دوو جۆرە هیدایەت هیدایەتی دەلالەت و ئیرشاد و هیدایەتی تەوفیق بۆی کەوا خوای گەورە لەسەر ئەو ڕێگایە ڕاگیراوی دەکردن ئەوجا بە عبارەتێکی عام دەفەرمی ومن يطع الله والرسول فأولئك مع الذين أنعم الله عليهم دەفەرمی هەر کەسێک جۆرایەلی ئەڵڵا بکا و جۆرایەلی پێغەمبەرەکەی بکا صلى الله عليه وسلم ئیطاعەی خوا بە جێبەجێکردنی فەرمانەکان و خۆ دوورخستنەوە لە قەدەغکراوەکانی والرسول و ئیطاعەی پێغەمبەر بکا صلى الله عليه وسلم عینی بە جێبەجێکردنی فەرمانەکان و بە خۆپاراستنە قەدەغکراوەکانی وزە لێرە و لە چەندین جێگایت کە ومن يطع الله نافەرمی ثم الرسول والرسول بە واوی عەطف دیارە لە ئوموری شەرعی فعلا پێغەمبەر صلى الله عليه وسلم کە باز دەکرێت بە واو باز دەکرێت لەگەڵ الله سبحانه وتعالى کەواتە عەطف دەکرێت بەڵام لە ئوموری کەونی نەخێر وەکو کەسێک کاتێک کە بە پێغەمبەر صلى الله عليه وسلم دەڵێ ما شاء الله وشئت ئەوەی خوا بێوێ و ئەوەی ئەتوش بتەوێ پێغەمبەر صلى الله عليه وسلم تووڕە دەبی دەفەرمی ئەجعلتنی لله ندا دەمتکێ شەریک لەگەڵ خوا والعیاذ بالله بەڵکو بڵێ ما شاء الله ثم شئت ئەوەی خوا دەیەوێ پاشانەوەی ئەتو دەتەوێ لێ لە ئوموری کەونی کە پاسی پێغەمبەر بکرێت صلی الله عليه وسلم پێویستە بە ثمە بە پاشتر باز بکرێت بەڵام لە ئوموری شەرعی وەکو لێرە ومن يطع الله والرسول لەبەرەوەی ئیطاعەکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر هەمان ئیطاعەکردنی خوایە سبحانه وتعالى لەبەرەوەی وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى كواتا إطاعة في أساسهم إطاعة كردني خوايا من يطع الرسول فقد أطاع الله أو إطاعة في غنبر كاس راسم إطاعة خواي كردي لبرو في غنبر صلى الله عليه وسلم لخوي هيش تجنا فرمي ولو لمسائل الشرعية جائزة كاتك مسأليك باز ذك أو الله ورسوله أعلم خوا سبحانه وتعالى وفي غنبركي بالله في غنبري صلى الله عليه وسلم
وەکو شریعەت خوای گەورە شارەزای کردێ لەو شریعەتە لەبەرەوەی مبەلغی ئەو شریعەتەی خوا سبحانه وتعالى لێرەش بە هەمان شێوە هەر کەسێک ئیطاعی خوا بکە و ئیطاعی پێغەمبەرەکەی بکە صلى الله عليه وسلم وەکو گوتشمە ئیطاع واتە جێبەجێکردنی فەرمانەکانیان و خۆپاراستن لە قەدەغ کراوەکانیان لە نەتیجەدا ئەوە پاداشتی چییە؟ ئەوانەی ئیطاعی خوا و پێغەمبەری خوا بکەن فأولئك مع الذين أوانا لقل أو كسانا كوا أنعم الله عليهم خوا نعمتي لقل كردينا خوا نعمتي لقل كردينا لچه أو كسان نعمتي لقل كردينا من النبيين پیغمبران صديقين رازقويان شهداء أواني شهيدا والصالحين أواني كوا بياو صالحا هر كسك إطاعي خواب پیغمبر خوابك أوا لبحج دالقل أوانيا لقل طبعا جیاوازی دەرەجەکاتی میوانیان بەڵام هەر هەمووی ئەوانە لە بەهەشتن وحسن أولئك رفيقا دیارە چاکترین ڕەفیقیشە کەسێک کەوا ببتە ڕەفیقی نەبیین و صدیقین و شوهەدا و صالحین باشترین ڕەفاقەت دەوێت کەوا ڕەفاقەتی ئەوانە بکەی تر دیارە لێرەدا ئەو ئاەتە زۆرشی تێدا مایە باسی بکەن و چەندین حەدیث لەسەر ئەو بابەتە هەیە لەبەر تەوابوونی کە لێرە دەوەستین بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمت أو آتا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون